هەفتە لە دوای هەفتە یانەی نەورۆز لە یاریەکانی خولی ناوی کوردستان ئاستی بەرزتر پێشکەش دەکات و لە یاریەکانی جەولەی 11 بردنەوەیکی بە نرخی بەرامبەر هەندرێنی میوان دەستەبەر کرد. ئەگەرچی یاریزانانی هەردوویانە لە گەیم یەکەم ئاستیان لە یەکەوە نزیک بوو، بەڵام لە هێرشێکی پێچەوانەدا یاسر ناجی لە دەقەی 22 هەندرێنی میوانی بە گۆڵێک پێشخست. پەرۆشی یاریزانانی نەورۆز بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە کاریگەری کرد بۆ سەر بەهێزی یاریەکە و هەر ئەم پەرۆشیش بووە هۆی ئەوەی لە دەقەی 43 شوان مەحموود بە هەڵە گۆڵی دووەم بەخشێتە یانی هەندرێن. تۆمارکردنی دوو گۆڵ لەسەر یانی نەورۆز کاریگەری نەکردە سەر یاریزانانی یانەکە و لە دەقەی 45 و کۆتایی گەیم یەکەم براهماتۆرێ گۆڵێکی بۆ نەورۆز تۆمار کرد و گەیم یەکەمیش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە پێشکەوتنی هەندرێن کۆتایی هات. لەگەڵ دەستپێکردنی گێمی دووەم یونس سلێمانی ڕاهێنەری نەورۆز بە پلانی نوێوە هاتە نێو یاریگا و بە 2 گۆڕانکاری گێمی دووەمی دەست پێ کرد و تەنیا 6 دقە بەس بوو بۆ ئەوەی ئاسۆڕۆستەم بگاتە سەر گۆڵی یانەی میوان و لە دقەی 51 گۆڵی بەرامبەری تۆمار کرد. ئەمەش پاش ئەوەی ڕاهێنەر لە گێمی دووەم ئەو یاریزانەی هێنایە نێو یاریگا. دوای ئەو گۆڵا یاریزانانی نەورۆز بە پشتبەستن بە یاریگاوە هەندەر فشارەکانیان زیاتر کرد و لە دقەی 65 دیار عەلی توانی گۆڵی سێم تۆمار بکات. دواتر و هەرچەندە یاریزانانی هەندرێن هەوڵی تۆمارکردنی گۆڵی بەرامبەریان دەدا، بەڵام پلانەکانی یونس سلێمانی ڕاهێنەری نەورۆز ئامانجی خۆی پێکاو یاریەکەش بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە بردنەوەی نەورۆز کۆتایی هات. نەتیجەکە بۆ ئێمە گرنگترە. ڕاستە من ئەوە 2 یاریە گۆڵ دەکەم، بەڵام نەتیجەکە بۆ ئێمە زۆر مویمە. ئێستا توان بڵێم یانی نەورۆز لە ڕیتمی سەرکەوتنەکانی هاتۆتەوە، ئەتوان بڵێم کێبرکیەکە لەسەر نازناوەکە ئینشاڵڵا. ڕاهێنەری نەورۆزیش پێی وایە هێشتا ڕکابەری خولەکە زۆری ماوە و پێویستە لەسەر ئەو ئاستە بەردەوام بن. اما الحمد لله مثلا او بديل يعني السياري زاني من اساس جمانه ذكرن الحمد لله او بديلي هاتنا نارين بديل همو اساسا لكن من يعني ايش يخكرن ايش يخطط بيكرن اما دقول ما خوارد براس بيدرم عدم تركيز بو خطا فردي بو ما قول خوارد الحمد لله باش بو ما قرانا مثلا اما بردوام دمن لسر وجد باي زيتر لسر غلطي خراده وسن ايش بكن زياتر لسر غلطي خد باي اما يعني برو بيش دبش براسي لتام يكم یاریەکی زۆر باشمان کرد، توانیمان 2 گۆڵش بکەین، بەڵام دەتوانم ئەو گۆڵی کە لە کۆتای جێمی یەکەم پێشەوەی جێمی یەکەم تەواویانی نەورۆز تۆماری کرد، ئەو گۆڵە بەڕاستی ڕتمی فەریقی نەورۆزی بەرز کردەوە. لەبەرەوە ئەگە جێمی یەکەم بە 2 بەیز بادوانێت دەرەوە یعنی فەرقی دەکرد و لە سەرەتای جێمی دووەمیش ئەوان توانیان 2 گۆڵێک تۆمارکرد بۆ یاریزانەکانیمە تقریبا یعنی لە یاریەکە دەرچوون. پاش نەورۆز لە ژێر سەرپەرشتی یونس سلێمانی ڕاهێنەر 6 یاری ئەنجامدا و دووچاری هیچ شکستێک نەبووە و هەفتە لە دوای هەفتە زیاتر لە پێشەنگی ڕزبەندی نزیک دەبنەوە و لە هەفتەی 12 و لە یاریکی بەهێزدا هەفتەی داهاتوو دەبێتە میوانی یانەی هەولێر. کەشی سەرمای وەرزی زستان ڕێگری نەکرد لە یاریەکانی ئەم هەفتەی خولی ناوی کوردستان. نەورۆزیش سەرماکەی سلێمانی ڕێگری نەکرد لە بەدەستهێنانی سێخاڵ یاریەکە و مەشخەڵی برنەوەی دایە دەستی هاندەران. شبان ڕەوف گەلی کوردستان سلێمانی.